الرحیم سپاس بۆ خوا درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە لە دەرسی پێشووەوە هاتینە سەر بەشی دووەمی کتێبەکە کە باسی عادات بوو. لە عاداتە لە پێشترین عادەتی ئینسان کە بریتە لە باسی خواردن و ژیان لە ڕێگەی خواردنەوە ئەوە بێتە بابەتی یەکەم، چۆن ئادابی نان خواردن و ئادابی نان پەیاکردن و ئادابی چێژ بردن و ئادابی سوپاسکردن و ئەمانە هەموویان مەربوطن بە باسی خواردنەوە. لە بعد دوای ئەوەی کە ئینسان پێویستی بە خواردنە، یعنی پێویستی بەوە هەیە جێگەیەکی هەبێ، ماڵێکی هەبێ و خواردنی هەبێ، ئەمە زەڕوریاتەکانی ژیانن. بەڵام چۆن بێ ئەم کتێبە تەنیا لە باسی تاکە کەسا باسی شتەکانی ژیانەکە، ئەنی کە ئەنەما هەر کەسێ بۆ خۆی بەجیا ئەژی و ئەوازانم ئەم کتێبە بۆ زەمانێ نووسراوە دەوڵەتی ئیسلامی قایم بووە هەبووە و ئیتر خەمی پەروەردەی تاکیان بووە، باقی تری شتەکان سپێراوە بە موسسات و دەوڵەت و حکوومەت و وەزیر و وزەرا و ئەو بابەتانە. بەڵام ئێستا کە بەم زمانە قسە ئەکەین لەگەڵ خەڵکە، ئەم کتێبە خوێنینەوە بۆ ئومەتی ئیسلام و ئەم سەردەمە من شێوازی پێشکەشکردنەکەی زۆر لاواز ئەبینم، زۆر لاواز ئەبینم. لەو ڕۆوە پێویستە خیتابی ئێمە یان وتاری ئێمە ڕوو لە وتاری بانگەوازی ئێمە یا وتاری پەروەردەی ئێمە، وتاری دین شەرەحکردنی ئێمە ئەبێ وتارێک بێ کەڵکی ئەم زەمانە بخوا کە ئیسلام دەوڵەتی نییە، ئیسلام حکوومەتی نییە، ئیسلام دژمنی زۆرە، ئیسلام موسڵمانان لاواز کراون، دەستیان لە زۆر شت دابڕاوە، حتا جاری وا هەیە نیشتیمانیان داگیر کراوە، ئازار ئەدرێن، دەسەڵاتی دیفاع لە خۆیان نییە. لەبەرەوە پێویستمان بە شتێکی کەیە بۆ ئەوەی بنیادی کۆمەڵگەیەکی ئیسلامی بەهێز بکەینەوە تا بتوانێت ئەرکی دینداری بەڕێوە بەرێ. لە باسی ئەم جارە باسی هاوسەرگیری و ژنهێنان و ئادابەکانی و ئەوەی لەو بارەوە پێویستە ئەم باسەی هێناوە کتێبەکە و بۆ ئەو بەیانی زەعیفەکەشی بۆتان بکەم. لە دێڕی یەکەمە ئەگەر سەرنجی بەن نووسراوە، زانایان ناکۆک نین لەسەرەوەی کە هاوسەرگیری سوننەتە، یعنی هەموو زاناکان هەموو بەلایەن وایە هاوسەرگیری سوننەتە، ناکۆک نین کە سوننەتە. سوننەتیش ئیشێکە ئەگەر بیکەی خەیرەوە، گەر نەیکەی گوناح ناگا. بۆ چونکە ئامانجێک سوننەت ئامانجێک بەدی دێنێ، ئەگەر بێت ئەو ئامانجەش بەدینەیەت کۆمەڵگەی ئیسلامی زەرەری لێ ناکەوێت. مادەم گوناحمان ناگا ینی زەرەری لێ ناکەوێت. ئەگەر گوناحمان بگا ینی زەرەری لێ ئەەکەی و ئەمە هۆکارەکەین. لەبەرەوە پێویستە بڵێین ئیسلام ئەوێ ئومەتێ پێک بێنێ، ئەم ئومەتە ئەرکی ژیان و دینی خەڵک، ژین و دینی خەڵک بگرێتە ئەستۆ. لەبەر ئەوە هەر لە ڕێوە ئێمە پێویستمان بە پەروەردەکردنی ئینسانێکی بەهێزە، ئینسانانێکی بەهێزە. دوای پەروەردەکردنی تاکێکی بەهێز پێویستمان بە پەروەردەکردنی خێزانێکی بەهێزە، خێزانێکی دیندار و خواناسە. دوای ئەوە پێویستمان بە دروستکردنی کۆمەڵگەیەکی بەهێزە. دوای ئەوە لەوێەوە بکەین بۆ ئەوەی پارێزگاری لە یەکێتی ئومەتی ئیسلام بکەین. لەبەرەوە ژیانی کۆمەڵایەتی باسی ئادابی ژنێنان و ئادابەکانی ئەوەی پەیوەندی بەوە هەیە، باسی ڕووی کۆمەڵایەتی ژیانە. ڕووی کۆمەڵایەتی ژیانیش لە ئیسلامە زۆر بە قووەت باس کراوە.
ئەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم ئەولیاء بعض، دۆست و پشتیوانی یەکترین، یأمرون بالمعروف وينهون عن المنكر. لەبەرەوە کاری ئەوان کارێکی زۆر گەورەیە، کاری ڕووی کۆمەڵایەتی کە خۆی گەورەی ئینسانی وا دروست کردووە ئەبێت لە کۆمەڵگەدا بژی. کۆمەڵگەی ئیسلامیش ئەبێ کۆمەڵگەیەک بێ، یەک پشتیوانی یەک بن. لەبەرەوە ئەو پشتیوانیش کە ڕوو ئەدا و دروست ئەبێ و بەردەوام ئەبێ لە خێزانەوە دەست پێەکە، لە خێزانەوە دەست پێەکە. لەبەرەوە وا ئەزانم باسی دروستکردنی خێزان باسێکە گەورەترە لە هەر باسی ئەوەی باسی شەهەوات بێ و باسی حەز و ئارەزوو بێ، بەڵکو باسی پێکهێنان و دروستکردن و پاراستنی کۆمەڵگەی ئیسلامیە. دینیش لەناو کۆمەڵگا پارێزگاری ئەکرێ، چونکە دین پاراستن بریتی نەدەوە قورئانێک هەڵگری و بیخێتە ناو مەکتەبەیەک و لەوێ بیپارێزی. ئەبێ ئەم قورئانە بچێتە ناو ژیان، ژیان ڕێکخا، ژیانیش لە ناو کۆمەڵگا ڕێکەخرێ، کۆمەڵگەیش لە خێزان دروستە بێ، خێزانیش بە هاوسەرگرتن دروستە بێ. لەبەرەوە ئەم باسە باسێکی ئاوان نییە بەم شێوە، بەتایبەتی ئەگەر بۆ ئەم چەرخە بێ ئاوا بە سادەیی لینیکەین و بڵێن بخوا زانایان ناکۆگنین لەسەرەوەی کە هاوسەرگیری سونەت، بەڵکو هاوسەرگیری هۆکاری پێکهێنانی کۆمەڵگەی ئیسلامیە، هۆکاری دروستکردنی ژیانێکی ئیسلامیانەیە کە ئینسان لە کۆمەڵگا فێری دینە بێ، فێری ممارەسەی دین ئەبێ، دین فێرە بێ و فێری ممارەسەی ئەبێ و فێر ئەبێ هەم بۆ خۆی و هەم بۆ خەڵک بەرنامەی ئیسلام شەرحکەن. بەرنامەی ئیسلام بەوە شەرح ناکرێ مامۆستایەک بێت و باسی بابەتە ئیسلامیەکان بکە، ئەبێ کۆمەڵگەیەک هەبێ بەو شێوە بژی، لەسەر بابەتە ئیسلامیەکان بژی، لەسەر نەخشەی قورئان بژی، تاکو خەڵکی بێنە ئەوێ و لەوێ لە ممارەسەکردنی ژیانی موسڵمانان نەدا لە ئیسلام تێبگەن. لەبەرەوە ئێمە کە خێزان لە دوو کەس لە نێرینەیەک و مێینەیەک، لە کوڕێک و لە کچێک، لە ذەکەر و ئونثایەک دروست ئەەکەین، ئەبێ ئەمە پایەی دروستکردنی کۆمەڵگەی ئیسلامیە. لەبەرەوەی ئەم دوو کەسە ئەبێ زۆر جوان پێ بگەیەنین بۆ ئەوەی بتوانن بەو کارە هەڵسن و ئەو ڕۆڵە ببینن کە خی گەورە لە قورئانە داوایەکە لێیان. دەبەرەوە بەر لە هەموو شتێک، بەر لەوەی باسی هاوسەرگیری بکەین، ئەبێ باسی ئەوە بکەین کە هەر یەکە لە ئەم دوو هاوسەرە، لە پیا و لە ژن، چی لەسەریان واجبە، چی لەسەریان واجبە بیکەن، چی لەسەریان ئەرکە بیکەن، پێویستە چۆن پێکەوە بژین تا بتوانن خۆیان لەم موەسسەسەی ماڵا دیندار بن، دینداری بکەن و ئەو نەوانەی کە بەرهەمیان دێنن بتوانن پێیان گەیەنن بۆ ئایندە سەرباز بن بۆ دینی خوا، و ئەو کۆمەڵگەی کە تایە ئەژین لەسەر ئەخلاقی بەرز پەروەردە کرێن تاکو بتوانن دین بپارێزن، چونکە دین ڕوخان لە ڕوخانی ئەخلاقەوە دەست پێەکا. ئەگەر ئێمە تاکەکانەوە پەروەردە نەکەین ئەخلاق بەرز بن، یان نەماتوانێت پارێزگاری دین بکەین. لەبەرەوە باسی هاوسەرگرتن باسێکە بەم نەرم و شلیە هین نابێ، وەکو بڵێ ئەرکەکە جێبەجێ نابێ. لەبەرەوە هەر لە پێشەوە بزانین زەواج چییە؟ زەواج، هاوسەرگرتن، پەیماندانە بەخوا، پەیماندانە بەخوا لە سەر ڕێبازی خوا
ئەم دوانە پەیمان ئەدەن کە پێکەوە بەگوێی خوا بکەن. ئەم دوو ئینسانە لەبەرەوە بێ ئەم دوو ئینسانە پەروەردە بکرێن تا بتوانن وەفا بەم پەیمانە بکەن، بتوانن بەرامبەر ئەم پەیمانە وەفادار بن، وها پەروەردە بکرێن شایانی ئەوە بن ئەم ئەمانەتی دینە بدرێتە دەستیان. جا لێرەوە هین کە هاوسەرگیری چەند موهمە. هاوسەرگرتن بناغەی دروستکردنی کۆمەڵگەیەکی ئیسلامی بەهێزە. ئەگەر ئەمن کارێکی سونەت بێ، ئەگەر نێژیکەی خەینەکە، تۆ کۆمەڵگەیەکی ئیسلامی دروست نەکەی، یعنی هیچە نەکردووە، بەڵکو دینمان زایە کردووە. لەبەرەوە من وای بۆ ئەچم ئەم بابەتە نابێ وا پێشکەشکرێ. ئێمە هاتووین جێنشینی خواین لە زەویە، کارانێگەیە پێمان سپێراوە بێ ئەنجامی بین. خێزان و کۆمەڵگەش ئەو زەمینەن کە ئەم ئەرکە خوایەیان تیا جێبەجێ ئەکرێ. بۆیە لە پێشی هەموو شتێکەوە بێ ئەمە تاکی لە ئاستی تاکە چکت چکوڕ وەهای تێگەیەنین کە ئەو هاتۆتە سەر ئەم زەویە بۆ کڕینی بەهەشت هاتووە. کڕینی بەهەشتی بەچی ئەبێ؟ بە ڕازیکردنی خوا ئەبێ. ڕازیکردنی خوا بەچی ئەبێ؟ بە جێبەجێکردنی مەنهەجی خوا بێ لە ژیانە. لەبەرەوە ئەم دوانە ئەبێ هەردووکیان هاوکار بن. بەعزێ ئیش هەیە لە مەنهەجەکە بەبێ هاوسەر ناکرێ. چ پیاو بێ ناتوانێت بێ ژن بیکە، و چ ژن بێ ناتوانێت بێ پیاو بیکە. لەبەرەوە پاژەوەی خۆیان پێگەیشتون و ئامادەن ببنە سەربازێک لە پێناوی سەرخستنی دینی خوادا، ئەبێ هەر یەکێشیان هاوکارێکی هەبێ تا یەک تەواوکەن و بتوانن کاری دینداری پێکەوە بکەن. پیاو پێویستی بە ژنە، ژن پێویستی بە پیاوە. ناهەرەمە، بەڵکو پیاو پێویستی بە ژنێکی دڵسۆز و خواناس و خواویستە، هەروەکو ژن پێویستی بە پیاوێکی دڵسۆز و خواناس و خواویستە، تا بتوانن ئەرکی بەندایەتی لە چوار دروستکردنی کۆمەڵگەی ئیسلام و لە پەروەردەبوون تایە و پەروەردەکردن تێیدا ژن و پیاو دوو کارەکتەری سەرەکین کە بە هیچ کامیان بێ ئەویتریان نایکرێ. ئەبێ بڵین دوو کاراکتەرن هەردووکیان پێویستە ببن. هەر لە پێشی پێشەوە ئێمە غایب مەبەز لە زەواج ئەوەیە پارێزگاری لە نەسلی مرۆڤ بکەین. پارێزگاری لە نەسلی مرۆڤ بکەین، ئێمە مرۆڤێکمانەوێ مرۆڤێکی ڕەوشت بەرز بێ، کەواتە ئەبێ بە دووشت، هەم نەسلی مرۆڤ بپارێزین، هەم ڕەوشتی مرۆڤ بپارێزین. ئەمەش ئەرکی کێیە؟ ئەرکی دوو کەسی دڵسۆزە کە پێی هەڵتێ کە باوک و دایکن. باوک و دایکیش بە هاوسەرگیری ئەبنە هاوسەر و ئەبنە خێزان و ئەبنە هەڵگری ئاڵای خواناسین و ئەبنە ئەنجامدەری کاری گەورەی خواناسی و ژیان بە گوێرەی بەرنامەی خوا. لە خوارەوە نووسیوێتی لە سوودەکانی هاوسەرگیری حەزەکەم چاو لە کتێبەکە بێ. شەڕکردن لەگەڵ نەفسە. نەفس شەڕکردن لەگەڵیا بەڵێ بریتی بێت لە جۆرێکی تر دەری بڕین. ئەم نەفسە پێویستە پەروەردەی کەین تاکو نەفسێکی خواناس بێ، نەفسێکی بەرپرسیار بێ، خۆی بەرپرسیار بزانێ، خۆی بەوە بزانێت کە ئەو جێنشینی خوایە و پێویستە بەرنامەی خوا پارێزگاری بکە. لەبەرەوە بڵین لە سوودەکانی هاوسەرگیری بریتێ یەکەم شت پاراستنی عیفەتی ئینسانە، پاکداوێنی ئینسان. بەوەی ڕای بهێنین بۆ
ئەو ئەرکە گەورەی کە پێی سپێرداوە کە بریتە لە چی لە پەروەردەکردنی نەوەیەک بەرەیەک مناڵانێک بۆ ئایندە ئەمانەتی دینمان لێوە وەرگرن لێمانەوە وەرگرن و هەریگرن لێمانەوە وەریگرن کاری پێ بکەن و پەیمان بن لەسەر بەردەوامبوون لەسەری هەتا دینداری بەردەوام بێ ئەڵقەکانی نەبچڕێ. اینجا خێزان بەرهەمی خێزان مناڵە، مناڵیش پێویستی بە پەروەردەکردنە، پەروەردەکردنیش دوو لایەنی ئەوێ، لایەنی سۆزداری ئەوێ کە بریتە لە بەزەیی و جوان مامەڵەکردن و وەلایەنی پاراستنی ئەوێ کە بپارێزرێ لە ترس، بپارێزرێ لە برسێتی، بپارێزرێ لە لادان لە ڕێ کە ئەمیش بەهۆی پیاوەواکرێت وەکو لایەنە سۆزدارێکە بە ئافرەت دەکرێت بە زۆریەکەی تەمانە نا هەردوو لایەن پێویستە لە هەردوو بابەتەکە کار بکەن، بەڵام لە بەشی سۆزداریەکە بەشی زۆر بەری ژنەکەوێ و لە بەشی پاراستن و بەکارهێنانی هێز بەرپیاوەکەوێ. اینجا پارێزگاری خێزان یعنی مناڵ بۆ ئەوەی خۆیان بە نانی حەڵاڵ گەورە بن، باوکو دایکە نەبێت زەمینەیان بۆ خۆشکەن، هەم خۆیان حەڵاڵ خۆر بن و بە پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی ماڵێکی حەڵاڵ دروستکەن و خواردنێکی حەڵاڵ پەیاکەن و بە خواردنی حەڵاڵ مناڵەکانیان گەورەکەن وەکو بە پەروەردەی جوانی ئیسلامی بە ڕازگۆیی و ئەمانەت پارێزی و ئارامگرتن و لە خۆبردن و ڕەنج کێشان کۆمەڵگای دروست ئەکەن و ئەی پارێزن. لەبەرەوە بینەوە بۆ باسی هاوسەرگرتن کە لە هەموو شتێک گەورەتر ئەوەیە خێزانمان دروست کرد توانای پاراستنیمان هەبێ. زۆر جار عەرزم کردوون سەرکەوتن بەدەستهێنانی سەرکەوتن کارێکی گرنگە، بەڵام لە بەدەستهێنانەکەی گرنگتر پارێزگاریکردنیەتی. ئێمە شتێک بەدەست بێنین و دوایی لە دەستی بین یعنی هەرچی هەوڵمانە ڕۆیشت. لەبەرەوەیە کە خێزانێ دروستەکەین کە ئێستا بەداخۆ لەم چەرخا خێزان چەند دروست ئەبێ لە بەرامبەرەوە ڕێژەیەکی زۆری هەڵەوەشێتەوە و تەلاق نەکەوێتە بینی. بۆچی؟ چونکە ئەو ئامانجانەی کە بۆ ژنهێنان و بۆ هاشوکردن بۆ هاوسەرگیری دانراوە ئەو ئامانجانە لە زەینی ئەفتاکی ئێمە ڕۆشن نییە. لەبەرەوە لە جاری وایە لەسەر شتێکی بچووک خێزانی هەڵەوەشێتەوە، لەسەرەوەی ئێوارەیەک یەکیشان توێتی بەبچین بۆ ڕێستۆران تێنان بخۆینەوەی تویان توێتی چ پێویستەکە لە ماڵ ئەوە نانەخۆین، ئەوەڵێ ئەو بەگوێی من ناکا وێژڵێ ئەو بەگوێی من ناکات دیکەمان دەم بەگوێ یەک ناکەین با جیاوینەوە. هەدەفەکە چەند دشکۆلەی هەدەفەکە بریتە لەوەی کە تۆ خوای گەورە بەندەیەکی دروست کردووە ناوی ناوە هاوسەری تۆ پیاو بێژ. ئەم هاوسەرە خوای گەورە بە دایک و باوچێک پەروەردەی کردووە. ئێستا ئێوە کۆبوونەتەوە بۆ ئەوەی پارێزگاری کارێکی گەورە بکەن کە ئەویش جێبەجێکردنی بەرنامەی خوایە کە هەر یەکەیان پەیمانی بەخوا داوە کە بەرامبەرەکەی بەختەوەرکە. ئێستا لەسەر شتێکی بچووک نەک بەختەوەری یەکتری بەختەوەرەکەن بەڵکو یەکتری چارە ڕەش و داماوەکەن. بۆچی وایە؟ ئێمە ئێستا لە خێزانەکانمانە ڕەنگە بگەڕین کەم خێزانمان دەستکەوێ بێ کێشە بن. کێشەکان لەسەر چییە؟ کێشەکان لەسەر شتانێکە کە نەئەبوو لەسەر ئەو شتانە کێشە بووە. بچکۆلەن ئیهتیماماتەکانی ئێمە بچکۆلەیە، ئێمە بۆ ئیشێکی بچووک پەروەردەکراوین و گەورە کراوین. چ کچ چ کوڕ چ پیاو چ ژن ئەبێ ئەم باسە بۆ کارێکی گەورە بۆ پارێزگاری دینی خوا بۆ دروستکردنی کۆمەڵگەی ئیسلامی
بۆ دروستکردنی خێزانێکی بەختەوەر ئامادەکرا بکرێن. جا هەر دروستکراوین بۆ ئەوەی حەزەکانی خۆمان بێنینە دی، هەر زۆرمان فەرق نییە لەگەڵ ئاژەڵ و ئەو شتانە کە ئەوانیش هەر بە شوێن حەزەکانی خۆیان ئاگەڕێن، شەڕی لەسەرەکەن. یەکێ لەو شتانە چۆرە لاپەڕەکەی ئەو دی و ئاماژەی پێەکە باسی ئەوەکە کە ئینسان کە پێویستیەکانی خێزان چ ئەوەی بە سۆز دەکرێ و چ ئەوەی بەهێز دەکرێ پێویستیان بەوەیە ئینسان زۆر پێویستی پێیانە بۆ ئەوەی مناڵان لە جەوێکی دروستە پەروەردە بن. ئەم کارێک کە ئەیکەین بۆ ئەوەی ئەو ژیانە دروستکەین ئەوە فەرمێ جیهادە، وەکو جیهاد وایە، نا هەر جیهادە. جیهاد هەوڵدانە بۆ سەرخستنی دین. ئێمەش وا تێگەین سەرخستنی دین هەر بەوە نابێ بە جەنگ و بە شمشێر و بە تفەنگ و بەچی بەدەستی بێنی، ئەبێ کۆمەڵگەیەکی بەقتە و مەحکەم تۆکمە دروستکەی کە لە خێزانانی تۆکمە دروست بوو بن. ئەو کاتە بە ئیسلام تایە پارێزرێ. لەبەرەوە تەشریع ئەمانەکە بۆ ئەوەی لە پێناوی خێزانەکانمانە خۆمان مانووکەین. پێغەمبەرمانە فەرمێ دینار أنفقته في سبيل الله ودينار أنفقته في رقبة ودينار تصدقت به على مسكين ودينار أنفقته على أهلك أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. يعني دينارك للري خوا سرفكي، دينارك كويليك في آزاد كي، دينارك بكي بخير بي بكم دسيك، ديناركيش خرج كي بو خيزانكت ئەمەی کە سەرفیەکەی بۆ خێزانەکەت خەیری لە هەمویان زیاترە. اینجا لە دوای ئەو بابەتە باسی شتێکی کەکە دەردووبەڵای هاوسەرگیری، یعنی موشکیلەکانی خێزان، یعنی ئەم دوو ئینسانە کە ئابنە هاوسەریەک کە هاوسەرگیری ئەکەن ئەبێت لە ئاستی ئەوە بن نەهێڵن لە بینیانە موشکیلە دروست بێ. و ئەگەر خوا نەخواستە موشکیلە دروست بوو ئەبێت لە ئاستی ئەوە بن خۆیان چارەسەریکەن، نەک خۆیان نەتوانن خۆیان بەختەوەرکەن، بەختەوەریش لە خێزانەکانی تر تێک بن. کوڕێک کردژنەکەی تەلاقەدا، کچێک کە تەلاقە درێ کە ئەچێتە ئەچنەوە ماڵی باوکیان، چەندێک ئیزعاجن و چەندێک ئەبنە مایەی خەفەت و داخ بۆ باوانیان. ئەو وەختە ئەوە کاردانەوەی چ کاردانەوەیەکی بێت ناو کۆمەلگا؟ چەندێک کۆمەلگە لە ئەوازەکە کاتێک کە ڕێژەی تەلاق بەو دەرەجە زۆرە، چونکە ئافرەت شووەکە نازانێ بۆ شوی کردووە و کوڕی ژنێنە نازانێ بۆ ژنیە ناوە، وازانێ هەر بیر لەو لایەنە ئارەزوو ئاکاتەوە کە لە زەواجە هەرزەکارێکی بینێ. جا لێرە قسە لە شتەیەکە بتوانین بەرگەی ناڕەحەتیەکانی یەکتر بگرین. تۆ کە بریارە دۆست و پشتیوانی کەسێبی لەبەرخوا، ئەم دۆستایەتی و پشتیوانی ئەوەیە تۆ توانی ناڕەحەتیەکانی ئەو لەبەرخوا قبوڵکەی، ناڕەحەتیەکان و ئازارەکانی ئەو هەڵگرتنیان لات خۆش بێ، چونکە خوا پاداش دەداتەوە لەسەری. ئەگەر ئێوە وەکو دوو کەس کە بنە دایک و باوکی مناڵێک نەتوانن ئازارەکانی یەکتر قبوڵ بکەن، ئەبێ ئەم مناڵە فەقیرەی لەژێر دەستی کەسانێکی ئاوا گەورە ئەبێ
دوایی چۆن بتوانێت ژیانی خۆی دابین بکە و چۆن بتوانێت بێتە کەسێکی کارا و لێهاتوو. لەبەرەوە ئەو ئاەتە کە ئەفەرمێ من عمل صالحا أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. ئەفەرمێ دوو کەس کە پیا و نوژن عملی صالح بکەن، ئیماندار بن، ژیانێکی پڕ لە شادومانیەیان ژێنین. کەواتە ئەبێ کاری زۆرمان کردبێ بۆ ئەوەی یەکتری شادومان کەین، کاری زۆرمان کردبێ بۆ ئەوەی کار لەسەر تەواوکردنی نوقسانەکانی یەک بکەین، کارێکی زۆرمان کردبێ بۆ ئەوەی ئازارەکانی یەکتری قبوڵ بکەین. زۆر جار لە گۆرانیە ئەم هەستانە دەرئەبڕێ، بەڵام هەر قسەیە. ئەڵێ ئازیز لە خرپەی خەوی خاومدا، پێ بنێوەبان هەردوو چاومدا. مەڵێ برژان و تیژە وەک چقەڵ، ئەچەقێتە پێ ناسکتر لە گوڵ. بە برژانی تیژ بۆیە خۆشحاڵم، خاچی بەردەرگای تۆی پێ بماڵم. ئەمە لەکوێ؟ ئەمە هەیە، ئەمە خەوە، ئەمە خەونە، ئەمە چییە؟ بەڵام ئەمە ڕەسمی جوانترین تابلۆیە ئەگەر ڕاست بێ. کە من حەزەکەم برژانەکانم گسکی بەردەرگای تۆی پێبەم بۆ ئەوەی تۆ بەختەوەر بی. ئەگەر برژانەکانیش تیژ بن وەکو چقەڵ، وەکو دڕک، من خۆشحاڵم، چونکە باشتر ئەتوانم بە قووەتی برژانەکانم بەردەمی ماڵەکەی تۆ پاکەمەوە. ئەم دوو کەسە کەواتە خێزان وەجەعەلە بەینەکم مەوەددەتە وەڕەحمە، ئەوە مەوەددەکەیە. ئەوەنە خۆشی ئەوێ هەڵێ پیاوێگێتەوە بۆ ماڵ، ژنەکەی خواردنێکی دروست کردووە، حەزی لێ ناکە. ئەڵێ بەداخەوە ئەمڕۆ خواردنەکەم دروست کردووە، تۆ حەزی لێ ناکەی. ئەڵێ مادەم تۆ دروست و کردووە، لە هەموو خواردنێ خۆشترە. شتێکم بۆ تۆ هێناوە لە دەرەوە، ڕەنگە شایانی تۆ نەبێ، مادەم تۆ هێناوتە، لە هەموو شتێ جوانترە، لە هەموو شتێکی چاکترە، لە هەموو شتێ بەتامترە. دوو کەسی فیداکار بۆ یەک ئەتوانن کەسێکی فیداکار پەروەردەکەن. لەبەرەوە ئەگەر پێناسەی خێزانم پێ بکەن، ئەڵێم خێزان بریتیە لە فەنابوون بۆ بەختەوەرکردنی بەرامبەرەکەت، بریتیە لە کارکردن، نەک قەرز بیتەوە، بەڵکو تۆ کەیفی خۆتە، من ئەمە ئیشمە تۆ بەختەوەرکەم. یعنی زەمینەیەکە بۆ بەختەوەرکردنی هاوسەر. لەبەرەوە لای ئێمە تایسە وایە، کولی کەسێک کە هاوسەر ئەگرێ، کوڕ شووەکە، کوڕ عەفو ژنیانێ، کچە شووەکە، بۆیەوە ئەکا بەرامبەرەکەی ئەو بەختەوەرکە. بەڵام ئێمە ئەڵێن زەواج تەکلیفی ڕەبانیە، تەکلیفی خواییە. تۆ زەواجەکەی بۆ ئەوەی بەرامبەرەکەت بەختەوەرکەی. ئەوە پەیمانەیە بە خۆمان داوە. وأخذنا منكم ميثاقا غليظا، پەیمانی بەهێز و گەورەتان لێوەرگیراوە. لەبەرەوە پێم بڵێن
خێزان بۆ دروست ئەبێ لەسەر چه ئەساسی دروستە بێ لەسەر ئەساسی محەبەت و لەسەر ئەساسی ئاشتی دروستە بێ کە بەداخۆ خێزانەکان شەڕ زۆرەکەن ئەبێ بڵێن هەرچی شەڕە شەڕ و ناکۆچیە پێویستە ئێمە لەم خێزانە توورەکەی بکەینەوە و هەموو شەڕ و ناخۆشێکی تێکەین و دەمەکەی ببسین و چاڵێکی قوڵی بۆ هەڵکەنین بخینە ناوی خێزان لە ئیسلامە ئەوە کاریەتی لەسەر محەبەت و بەزەیی دامەزرێ کاتێکە بەدڵیەتی و خۆشی ئەوێ وەکو خۆشەویست معامەلەی لەگەڵاکە کاتێکیش شتێک ئەکا بەدڵی ئەو نییە بەزەیی هەیە بەرامبەری لەباتی ئەوەی کوبلەیلەی تووڕە بێ دڵخۆشی ئەداتەوە وەڵێ خەفەت نەخۆی تۆ ئەو لاوازیەت هەیە ئەو لاوازیەت لای من وەکو تاجی سەرم وایە من بە لاوازی حسێب ناکەم من بە ناتەواوی دانانێم لەبەرەوە پێویستە لاوان کچان یا کوڕان بزانن ماڵی باوکیان شوێنی شەتڵگایەکە نەمامەکان تایە تۆوەکان تایە سەوزە بنە نازێت دوایی کە تۆزێک گەشەکە نەوێ گوێزرێتەوە بۆ شوێنی خۆی لێرە پەروەردە ئەکرێ نازێ هەتا قووەتی ئەوەی هەبێ کە گوێزاتەوە بۆ ماڵەکەی خۆی بۆ شوێنی کارکردنی خۆی ئیتر لەوێ بە جوانی گەشە بکات و بە جوانی بەرهەمی جوانی خۆی بە لەبەرەوە لە ماڵی باوکە چ کوڕ و چ کچ میوانن ئەڕۆن ئەچن بۆ ماڵی خۆیان بەڵام ئومێ دەکەم لەسەر خۆشویستنی خوا و لەسەر سەرخستنی دینی خوا بۆ لەسەر خۆشویستنی خوا بە پێی ئەوەی کە خوا پێی خۆشەوا بین و بۆ سەرخستنی دینی خوا بچینە شوێنی کارکردنمان چین لەوێ فەردێ بین تاکێک بین لە خێزانێکە کە خۆشەویستیان لێ ئەچۆڕێ کە بە محەبەتەوە ئەژین کە بەزەییان لێ ئەبارێ کە قسەکانیان هیندە شیرینن حەزەکەی نەرگوێی بۆ بگرین تەسەڕوفەکانیان ئەوەنە جوان حەزەکەین دائیمە لە بەرچاومان بن دائیمە یادیان بکەین لەبەرەوە پێم وایە هاوسەرگیری ئەو بایەخی پێ نەدراوە کە پێویستە بایەخی پێ بدرێت جا بۆ ئەمە ئەگەر بچینە لاپەڕە 108 دەربارەی خۆشگوزەرانی لەگەڵ هاوسەر فەرمودەیەکی پێغەمبەری هێناوە تۆ بگەڕێ خاوەندینێکت دەستکەوێ چونکە کەسێک کە زەواج ئەکا چەندایەنێک هینەکەنێکێک لەبەرەوەی جوانیە یەکێ لەبەرەوەی دەوڵەمەند و پارەدارە یەکێ لەبەرەوەی کچی یا کوڕی پیاوێکی خانەدان و دەستڕۆیشتووە یان لەبەرەوە هەرێکە لەو دوانە دیندار و خواناسە جا فەرمێ ئیظفەر بذات الدین دەی دەست هەوڵ بە ذات الدینێکە دەستکەوێ بعضەشت هەن لە ناو زەواجە ڕەوش جوانی دین و خولوق وێت باسی دین بوو اینجا باسی خولوقێتە پێشۆ لە خاڵی دووەمە کە ئەم دوو ئینسانە پێویستە ڕەوشت جوان بن ڕەوش جوانی ماڵی سەلامەتی لێت تیادا ئەمەزرێ لەسەر ڕەوش جوانی ئەو
مادەیەیە کە وەکو چۆن ئەگەر ماڵ دروستەکەین پێویستمان بە چیمەنتۆیە تاوەکو دیوارێکی دامەزرا و دروستکەین ڕەوش جوانیش ئەو زەمینەیە کە کوڕ و کچتیایە ئەتوانن ماڵێک دروستکەن و هەردووکیان هەم خۆشی ببینن هەم بتوانن ئەرکی سەرشانیانی تێجێبەجێکەن هەم بتوانن نەوەیەکی جوان و ئازا و لێزان و لێهاتوو ڕادستی کۆمەڵگە بکەن. ئێمە بەداخۆی سەر لەو بابەتە ئەوەنە لاوازین دایکەکان بەس بە مۆبایل مناڵەکانیان پێشی دەکرێتەوە. هینمان نییە ئەنی وەسایلی ترمان پێ نییە ئامادە نین نازانین بێژگە لەوە شتێکی کەشک نابا بۆ چونکە بۆی ئامادە نەبوو. ئەکرێ باوکەکانیشە لەو ئاستاون. یەکێ لەو شتانەی کە لە باسی زەواجە مەسەلەی پارە سەرفکردن و ئاڵتون و مارەی زۆر و ئەمانە بۆتە خولیای هەندێک نەک خولیای ئەوە بێ لەلایەن خواوە ئەرکێکی پێسپێراوە یاخوا کەسێکی دەستکەوێ باش یارمەتیدا بۆ جێبەجێکردنی ئەرکەکە. اینجا یەکێک لە سوودەکانی هاوسەرگیری مناڵبوونە چونکە مناڵ وەکو وتمان بەرهەمی خێزانە باخێکیش ئەگەر بەرهەمی نەبێ نەتیجە دەستی لێ هەڵەی گیرێ بێسوود دەبێ وەلحاصڵ بۆ چونکە ئێمە ئیشمان بە مناڵە بۆ ئەوەی ئایندە ئەوان ئەبنە ئەفرادانی ئەم کۆمەڵگە و ئەوان دین ئەپارێزن و ئەوان دینداری فێری خەڵکەکەن لەوانەوە نەخڵە بێ بۆ وەکو چۆن لە باوکو و باوانەوە نەخڵ بۆ ئێمە لە ئێمەشە نەخڵەوێ بۆ ڕۆڵەکانمان لەوانیشەوە بۆ دوای بەو شێوە دینداری بەردەوام بێ. جەبێجگە لەوە خێزان کە جێگەی هاوکاریکردنی یەکە وازانمە ئالێرا کۆتایی پێبێرین باشە چونکە وەکو فەرمووی دەرهەمێک یا دینارێک پارەیەک ڕێی خوا سەرفیەکەی کۆیلەی پێ ئازادەکەی ئەیدەی بە هەژارێک خەرجێکەی بۆ خێزانەکەت ئەوە لە هەمویان خێرترە دەی هەر ئەرکوونێک کە جێبەجێیەکەی هەر چاکەیە لە ژیانە ئەیکەی باشترین چاکە ئەوەیەکەوە لە خێزانە لەگەڵ هاوسەرەکە تا بیکەی تا جێگەی متمانەی یەک بن تا بتوانن هاوکاری یەک بن دەستی یەک بگرن بۆ بردننی بۆ بەهەشت. ئەگەر پێم بڵێن عەقدی نیکاح مارە برین بەچی شەرحەکەی ئەڵێم بریتیە لە پەیماندانی دوان بەخوا کە ئەم دوانە دەستی یەکەگرن یارمەتی یەک ئەدەن بۆ ئەوەی پێکەوە بچن بۆ بەهەشت. لەبەرەوە هاوسەرگرتن کارێکی گرنگە چونکە ئەوەی کلەی پەیا ئەبێ گرنگە ئەوەی ئەبێتە بەرهەمی ئەو گرنگە. بەرهەمی گرنگی ئێمەش بریتێ لە ڕازیکردنی خوا ڕازیکردنی خوایش بە جێبەجێکردنی فەرمانەکانی ئەبێ کە فەرمانی خوامان جێبەجێکرێ ڕێکەمان بەشەکەی خۆی بە باشی چاوپۆشیشی هەبوو لە بەعزێ نوقسانی ئیترە و کاتە ئێمە کە دڵمان خۆشە لەبەرخوا دڵمان خۆشە دڵیشمان ناخۆشە لەبەر خاتری خوا سەبرەکەین لەبەرەوە لە هەموو لایەکەوە ئێمە قازانجمانە و هەموو لایەکەوە توانیمانە ڕۆڵی خۆمان ببینین لە پێگەێنانی کۆمەڵگەیەکی بەختەوەرە و لە پاراستنی ئەم کۆمەڵگە بەختەوەرە و لە ڕێخستنی ژیان بۆ ئەوەی کۆمەڵگەی مرۆڤایەتی کۆمەڵگەی موسڵمانان لەسەر بەختەوەری بەردەوام بێ. هێزی خێزانەکان یعنی هێزی کۆمەڵگەی موسڵمانان هێزی موسڵمانان یعنی هێزی سەرخستنی دینی خوا
سەرخستنی دینی خوا یعنی ئاسوودەبوونی مرۆڤایەتی. خۆی گەورە ئاسوودەمان کە هەمومان لە دنیا و قیامەتەوە. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.